هەموو ڕۆژەوە حالمانە چەند ساڵاری وەلا بوونی لێدێ داواکاریم ئەوەیە بێن لۆمان چاکەن حالی هیچ حالمان نییە بەخوای ناویم کە تەناوی کەما ببخنچێت بە قورعان میوە گاوێ دیکە ماگە بخنکێت وەڵە دەرمان کردیە لێمدایە دەرم کردیەوە لەوەیە ئەری وەڵڵا ئاوەکە چونکە زۆرە ئاری وەڵڵا ئاوەکە زۆرە هەموو ڕۆژەوە حالمانە چەند ساڵاری وەلا بوونی لێدێ چەند ساڵە ئەوە حالمانە نەخۆشیش ئاری وەڵڵا منداڵ نازان دەستنە ناوێ ئاری بەخوای منداڵ بە پای سگل دەشتە ناوی داواکاریتان چییە؟ داواکاریم ئەوەیە بێن لۆمان چاکەن حالی هیچ حالمان نییە ئەری وەڵام بەخۆم خانی خۆمەشکێوە بچم بە قورعان ئەری وەڵڵا داواکەریم ئەوە لۆمان چاکەن ئەو مهندزەکە هات تێکیدا پارەکەی برد و تێکیدا زستانان حاڵتان چۆنە؟ زستانانش هەر ئەو حالمانە بەخوای باران ببارێ حاڵتان ناخۆش خڵابترە بە قورعان ئا تێتە حەوش پاژماوەی ماڵانە؟ ئەری وەڵایی ماڵانە ئەری وەڵڵا ئەدی ئەو زبلانە بوو هەیە زبلە هەمووی ماڵەکانە زبلەکان هەمووی ماڵەکانە دەخۆن و فڕێ دەدەن